تایبەت هاتیە پێکینان بۆ ڕێخستن و باوارتن و هەرسەنگاندن زانیاریین کەسێن کە فۆرم پارکردین پشتیماندبوونە کە زۆر ئەو کەسێن کە فۆرمێتوان زانیاریەتوان درست هاتینە جێگرتن و کارسەر هاتیەکردن و لیف پێوەرین دیارکردی خالبندی هاتیەکردن ئەو کەسێن بلندترین خال دەستخۆڤە ئیناین هاتینە دەستنیشانکردن کو 145 کەسن بۆ وان بسپوریان دێ چاف پێکەفتن پێهێتەکردن و 23 ve heyve ta 89 او 145 کسین کواتینا دستشان کردن بدویل 23 8 تا 89 دم جمیر 11 تا 2 سردان رو بریا ما گشتی بکن و بلگان من خوین رسند گل کوپین ملوان گل فایل که بو مبینه سردان لجنه تایبت بکن و ل 11 نه تا 15 نه جیم د چاف پکفتن به وان کسایت کردن شلای لجنه کادیا تایبت مند و 26 کس بو 8 بسپورین جیاواز نه ورگرتن